پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم جانیبەی نەچووە، باسێکی دوعایەکی هەمیشەیی بۆ فلیمی ئەخیری ئەم ژیانە ئەکات، کافەمێ خوای گەورە اللهم أحسن عاقبتنا بين يديك، اللهم أحسن عاقبتنا في الأمور كلها. ابن كثير فرمي حسنة، الباني فرمي ضعيف. خوای گەورە هەموو کارەکەمان عاقبەتەکەمان خێرکەی. ئاکورد چەند قسەیەکی جوانی هەیە، ئەڵێ عاقبەت خێر بی یعنی چی؟ یعنی سەرنجامەکە شەرتە، کۆتاییەکە شەرتە. تۆ فلیمێکە بینی لە ژیانی خۆتە، سێری ئەخیری فلیمەکەکەڵە بەخوا فلیمەکە خۆش بوو، بەس بەخوا کۆتاییەکەی ناخۆش بوو، سەیری یاریەکەکەی عەلی بەخوا بەخەفەتەوە دۆڕانیە نا لە دەقەی ئەخیرا سوبحان الله چۆنی نیان کرد چۆن گۆڵک باش هێناوتە، بەڵام نێڵی لە دەقەی ئەخیرا گۆڵە لێ بکرێ. ئەگەرتان لە خۆتان بێ کە دوعا ئەکەن، دوعا بۆ خاتیمە بکەن، بۆ ئەخیرکەن، ئەو کاتەی کە سافیرەکە لێیە و بێ لە ساحەکە بچیتە دەرەوە، ئەو کاتە مهمە چۆن دنیا بەجێڵیت. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت وأعوذ بك من أن يتخبطني الشيطان عند الموت. خوای گەورە پەنا پێ ئەگرم کە شەیطان سرم لێ تێکبا لە سەرە مەرگا. الله پێغەمبەری خوا بڵێ لە سەرە مەرگا بڵێ، شەیطان بڵێ، آخر شەیطان و پێغەمبەری خوا کوجا مەرحەبا. بەڵام پێغەمبەری خوا فێرمانەکە کە فێر بین، پەنا بگرین بەخوا لە سەلبی سەرە مەرگ. کورد زۆر جوانی وتووە، ئەڵێ خوایە سەلبی سەرە مەرگم نەکەی، یعنی ئیمانەکەم سەلب نەکەی، لێم نەسەنیتەوە لە سەرە مەرگا، چونکە شەیطان لەو کاتەیە لە هەموو کاتێ زیاتر مەشغوڵە، چونکە ئاخر لەحزەیە تۆ لە دنیا دەرەچیت، ئەویش وعدی یاوە فریوتدا. ئێستاکەنە ئەو زۆر پەلەیەتی ئەزانە ئێستاکەنە و مەلەیکێتەکانە بینێ هاتوون گیانی تۆ بکێشن، تۆش لە گیانەڵەیەیت، وەزعەکە زۆر زۆر ناڕەحەتە، ئێستاکەنە لە هەموو کاتێ زەعیفتری. خواخواتەیەکێ دەستێکە بۆ درێژکە، ئەو ئەنەی دەوروبەرت هیچی ئەو واقعە نابین، شەیطان ئاگای لە تۆیە و ئاگای لە خۆیەتی و ئاگای لە مەلایکەتەکان و ئاگای لە ڕۆحکێشان و ئاگای لەو کفنەشە کە بۆ هاتووە لە ئاسمانەوە. لەبەرەوە زۆر پەلا ئەکات پێش ئەوەی کە کۆتایی بێت بەم لەحزەیە دەستێک بۆشێنێ. لەبەرەوە ئەڵێ پەنام بۆ بەرە با ڕزگارەکەم، سوزەیەکم بۆ بەرە ئەلێرەنەیە دەرتێنم، هەرچیەکم بۆکەی ئەلێرەنەیە پێتەخلیسکێ، ئەلێرانەیە پەنا ئەگرم بەخوا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەنا ئەگرێ لەوەی کە شەیطان لەم لەحزەیەیە. زۆر پیاوانە هێناوتە، زۆر باشەی هێناوە. وإن أحدكم ليعمل بعمل أهل الجنة حتى ما يكون بينها وبينه إلا ذراع فيسبق عليه الكتاب فيعمل بعمل أهل النار فيدخلها. ويكزڵیانە بێ لە خۆی کەسێکتان هاتووە کورە لە هەموو دەرزەکانە لە نیوەی ساڵ و پێش نیوەی ساڵ و لە ئەخیرە هەر هەمووی ئەمە نەونۆ هێناوە، فاینەڵی ماوە. يسبق عليه الكتاب وەختێک ئەزانی لە ئەخیری تەم لا إله إلا الله ئەڵێن مرد چۆن مرد؟ ئەڵێن واللهی سەرخۆش بوو، خوا پەنامان با لە ئەزمەر بەر بۆ کورە خوا پەنامان با. ئەڵێن ئافرەتی خراپیشی هەر لەگەڵا بووە لەو ژینەیە، بە سەرخۆشی ئەتوە خۆ ئاگای لە خۆی نەبوو. ئەمە چۆن وای لێ ئەی ئەهلی مزگەوت نەبوو، ئەی مسلمان با ڕفیق بردی نازانی ماوەسا چۆن بەخوا هەمووی ئەوە چەند مانگێکە ئەم ڕفیقانەتی ئاڵاون. ئەگەر لە خۆ بێ باوکە گیان ئەم شەیطانە وازی لێ ناهێنێ، چۆن ئاخر لەحزە هەڵبژاردن ئیتر کاندیدەکان داخرێ، زۆرترین دیعایە لەو کاتەیە ئەکرێ، شەیطانیش زۆرترین مەشغوڵ بوون لەو کاتەیە بە تۆوە. نەکەیت بڵێ من تەواو من معفو عامم تەواو، نا قەت لە خۆ تەمین نەبیت.